بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوڕۆ لە نەخۆشخانەی میهرەبانی نەشتەرگەرێکی ناوازەمان هەیە نەخۆشیەکە 61 ساڵ عمرێکی ئافرەتێکە کیسەیەکی کرمی گەورەی هەیە وایدا هایداتسیستێکی گەورەی هەیە لە فاتەڕەشی وە کیسەیەکی بچووکشی هەیە هەروها لە لای چەپی لای جگەری ئەوڕۆ ئەگەر تەمەشا بکەین ئێستاوە فاتەڕەشەکەیتی ئەوە کیسەکەی فاتەڕەشیتی کە کیسەیەکی گەورەیە و لەسەر جەرگیشی لە لای چەپی هەروە نزیک ئەو شوێنە لە لای چەپی لای جەرگی ئەو کیسە بچووکەشی هەیە لە لای جەرگی کەواتە ئێستا ئێمە هەڵدەستین بە ئامێری نازوور محاولە دەکەین ئەوشەی بۆ بکەین ئەو فاتەڕەشەی بە ئامێری نازوورەکە هەڵگرین ئەگە زانیمان زەحمەتە کیسەکە زۆر گەورەیە و التساقاتی زۆر بوو لەوانەیە ببتە فەتەح بەڵام حاڵی نازووری بۆ دەکەین بۆی بتوانین فاتەڕەشەکە لێکەینەوە بە کیسەکەەوە لەگەڵ ئەو کیسە بچووکەی سەر جەرگیشی ئینشاڵڵا بۆی دەکەین کە ئەوە کیسەی کرمیە پێدەن هایداتسیست ئەو دەلیبەر کە لەلایەن ئەو کیسەیە کە کیسەی کرمیە سەبەبی ڕئیسی ئەو سەگە بەرەڵایەنەیە کە بەهۆی دانانی پیساییەوە ئەو هێلکانە دێتە سەر سەوزایی دواتر لە سەوزایی زیاتر بەرخ و حیوانات دەیخۆن لەوانەیە هەندێک جاریش ئینسان ئەو سەوزە پیسەیە بخوا بچێتە ناو مەعیدەی دواتر لە ناو خینەوە دەگاتە ئەندامە سەرەکیەکان بە تایبەتی جەرگ دواتر فاتەڕەش و هەروەها سیەکانیش تووشی ئەو کیسە ئاویە دەوی کە پێدەڵێن کیسی کرمی هایداتسیست کە زیاتر لە جەرگ دروست دەبی بەڵام لە فاتەڕەشیش هەیە هەروەها لە سیەکانیشەوە لە شوێنی توش پەیدا دەبی لە هەموو ئەندامەکانی بەشەر پەیدا دەبی بە زیاتر لە جەرگە دواتر لە سینگ و دواتر لە فاتەڕەش و لەوانەیە تەنانەت لە مۆخیش پەیدا ببی ئێستا ئەو کەیسەمان هەیە و ئینشاءڵڵا شتێکی جوان و لاوازەی بۆ دەکەین بە هەڵگرتنی ئەو کیسەیە کامل لەگەڵ ئەو کیسە بچووکەی کە لە جەرگیتی هەیە ئەوە فاتەڕەشەکەی ئەوش کیسەکەیە باشە ئەو فاتەڕەشەکەیە ئەوش کیسەکەی ئێستا مەجبورین ئەو هەمووی هەڵدەگرین بۆی ببینین نەزەر ئیبزانم چ جۆرە کیسەیەکە ئەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی